یەکەمین دیبیت بوو لە نێوان دۆناڵد ترامپ کەماڵا هاریس، بەڵام یەکەم دیبیتی کاندیدانی سەرۆکاتی ئەمریکا نەبوو بۆ پێی کە لە مای ڕابردوودا هەرەکە لە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان و دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان دیبێتێکی دیکەیانە بۆ، بەڵام بۆ پێی کە بایدن کشایەوە کەماڵا هاریس بۆ جێگرەوەی بۆ کاندیدی بۆ سەرۆکایەتی ئەمریکا. یەکەم دیبیت بوو کە لە نێوان کەماڵا هاریس و دۆناڵد ترامپ بەڕێوە بچێت و کات دیاریکرا بوو بۆ قسەکردنی کاندیدەکان و کەس لە نێو هۆڵی کە بەڕێوەچوونی دیبیتەکە ئامادە نەبوو. مە جیاواز بوو لە دیبیتەکانی دیکە. سەبارەت بە بەڕێوەچوونی دیبیتەکە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جێفری پۆتەر سەرۆکی جێبەجێکاری تەکنۆلۆژیای پۆتەر لە ئۆهایۆ لەگەڵمانە. بەڕێز پۆتەر سڵاوتان لێبێتۆم، کاتتان باش. بە شێوەیەکی گشتی پێم خۆشە بۆچوونی خۆتان بڵێن لەسەر دیبیتەکە، پێتان چۆن بوو دیبیتەکە؟ بە دڵنیاییەوە بڕوام وایە لە دیدگای خۆمەوە سەرۆکی پێشوو پەیامەکانی خۆی تۆزێک شڵەژاو بوو، جێگیری سەرۆک کارەکانی باشتر بوو، پەیامەکانی جوانتر دەگەیان. دەبێت لەمە شتێ بگەین پارێزگاران بە شێوەیەکی بەردەوام هەوڵ دەدەن ڕێڕەوەکانی خۆیان تەسکتر بکەن، ئازادی تاک تەسکتر بکەن، لاوااستر بکەن. لە کاتێکدا جێگیری سەرۆک دیموکراتەکان فشار دەکەن لە باشترکردنی دەرەنجامەکان بۆ خەڵک و باشتر ئیدارە بدرێن. و سەرۆکی پێشوو بە هەمان شێوەی جاران گوتارەکانی خۆی پێشکەش کرد. لە هەمان کاتیشدا بۆ نمونە بینیمان جێگیری سەرۆک لە قسەکانی خۆی بەردەوام بوو، ئەگەر لەگەڵی هاوڕا بدیان هاوڕان نەبێت. پێتان وایە ترامپ ئەو ترامپەی دیبیتەکەی جۆ بایدن نەبوو، یانەوە تا بەهێزی کاماڵا هاریس ئەمەی دەرنەخست کە دۆناڵد ترامپ وەکو جاران نەبوو؟ ئەم ناڵێن وای کرد ترامپ خراپ دەرکەوێت، وەکو جاران دەڵێن وەکو شێوازی بەڕێوەبردنی هەڵمەتەکانی بانگەشا زۆر باوەڕی بە قسەکانی خۆی هەیە، بە هەست و سۆزەوە قسەکانی دەکات کە بۆچی ئەو ئیدارەی ئێستا وڵاتەکەی بێهیوا کرد، ڕەشبین کرد. بڕواشم وایە یەکێک لەو شتانەی من تێبینیم کرد، ویستی پەیامەکانی خۆی بە تەواوی بگەینێت، بەڵام نەک تەنیا لەو پرسیارە لە چوارچێوەی پرسیارەکاندا پەنگ بخۆینەوە کە لێمان ئاراستە دەکرێت. بەڵام کامەڵا هاریس باشتر بوو لە وەڵامدانەوە. ئەو شەڕەش ئاساییە لە دیبیتەکانی دۆناڵد ترامپ بینیمان زۆر بە شێوەیەکی جەمسەریانە وەڵامی پرسیارەکانی دەداتەوە. بوو نمونە باسی خەڵکی دەکرد، تەنیا ئەو قسانەی باز دەکرد کە لە مێشکیدا هیچ قسەیەکی فلتەر نەدەکرد. جێگیری سەرۆک بڕوام وایە بە شێوەیەکی باشتر لە بیانی پەیامەکانی بەردەوام بوو. ئەمەش بابەتێکە تایبەتە بە ستایل، نەک بابەتی بۆی سیاسەتەکەی لەگەڵی هاوڕای یان نا. بڕوام وایە کامەڵە کارێکی باشی کرد و دۆناڵد ترامپیش بە شێوەی دۆناڵد ترامپ دیبیتەکەی ئەنجامدا کە تەنیا ئەو قسانە دەکات کە لە مێشکیدایە و بە تەواوی فلتر ناکات. بەڕێز پۆتەر میوانێکی دیکەم ویست بەڕێژ جۆن وود لە ناشڤیلۆ لەگەڵمدایە گفتوگۆ لەگەڵ ئەوانی شاکەم. بەڕێز جۆن وود ڕاوێژکار لە ناشڤیلۆ لەگەڵمدایە. بەڕێز جۆن وود سڵاوتان لێبێتۆم، کاتتان باش. میوانێکی دیکەمێکەویش بەڕێز جێفری پۆتەرە سەرۆکی جێبەجێکاری تەکنۆلۆژیای پۆتەر ئەو بۆچوونی خۆی وت لەبارەی دیبیتەکە. پێم خۆشە بەڕێزیشتان بۆچوونی ڕوونی خۆتان بڵێن لەبارەی دیبیتەکەەوە. پرسیارەکە ئاراستی من دەکەیان جێفری؟ ئاراستەی بەڕێستانم کرد کە وتم بڕام وایە دڵنیام من و جێفری هەردووکمان
کەسانی هەردوو پارتەکەین هاوڕانین یاخود بیرڕای جیاوازی خۆمانەیە گرنگی بەوە نادەین کامەڵات چۆن مامەڵە دەکات بە شێوەیەکی ئارام بووە یاخود خۆی ئامادە کردووە چۆن پەیامی گەیاندوتە خەڵکی ئەمریکا دەستی گەیاند و پەیوەندی لەگەڵ خەڵکی ئەمریکا دروست کرد ئەو کەسانەی بە تایبەتی کە بێلایەنن ئەو کەسانەی کە بیر لە سیاست ناکەنەوە بە شێوەیەکی ڕۆژانە من و جێفری یاخود خۆم بڕام وایە لە گوتاری کۆتاییدا زۆر شت دەرکەوت بینیمان چۆن قسەی لەگەڵ خەڵکی ئەمریکارد ئەو گوتارانە تەنیا تەکتیکێکە لە جی کامەڵاش بەکارهێنراوە لەلایەن دۆناڵد ترامپەوە نەک تەنیا ئەو قسانەی ئەو پلانەی کە بە نیازە بۆ ئایندەی ئەمریکا دروستی بکات و دای بڕێژێت نامێ باز لە وردەکاری دیکەش بکەم بەڵێ بەڵام بە گشتی بۆ ترامپ بڕای وابوو بۆ هاریس توانی خۆی نیشان بداوە وا بکات دەنگدەری ئەمریکی بۆ خۆی ڕابکێشێت چونکەم دیبەیتانە بۆ ئەوەیە دەنگدەر بۆ خۆیان ڕابکێشن تەنیا لەم دیبەیتە دۆناڵد ترامپ نەدەبە نیگەران بێت یاخۆت کێشەی هەبێت چۆن قسە لەگەڵ پشتیوانکارانی خۆی بکات ئەو کەسانی بەدەستێناوە بەڵام سێ چار جوار باسی ئەو کەسانی کرد کە لە ناوەڕاستدان خۆیان یەکلا نەکردوێتەوە هەڵدەستن دەڕۆنە بۆ سەرکارەکانیان سەیری هەواڵەکان ناکەن گرنگی بە سیاست نادەن ئەو ویستی پەیوەندی لەگەڵ ئەو کەسانەوە دروست بکات قسە لەگەڵ ئەو کەسانە بکات بڕواشم وایە کاماڵا هاریس لەو کارە باشتر بوو چۆن پەیام بەو کەسانە بگەینێت بەڵێ منیش دەمێ هاوڕا بووم لەگەڵ بەڕێزبوت بەڵێ پارێزگاران بە شێوەیەکی بەردەوام لە هەمان ئەو ڕێڕەوەدا بە تەسکی خۆیان دەهێڵنەوە بە هەمان شێوەش کەسانێک کە نزیکن لە چەپ دەیانێت دەرەنجامی باشتریان هەبێت لە هەمان ئەو ڕێڕەوەی کە دەستنیشان کراوە ئێمە هاوڕاین هاوکارەکەم گوتی باسی لە ١٧ دانیشتوانی ئەمریکا کرد کە دەتوانی سەرنجیان ڕابکێشی تەنیا لە ١٧ دانیشتوان هەروەک گوتی کامەڵا هاریس کەسانی زۆر سەختە جددی بن یاخود کەسانی پشتیوانکاری سەرسەختی دۆناڵد ترامپ بۆ خۆت ڕابکێشی بەڵام تەنیا ١٧ یاخود وەکو گوتت 3 بۆ 105 بن دەیانێت ئەو کەسانە ڕابکێشن ئەو کەسانە کێن کەسانی بە ساڵات چوون ئاگاداری چۆنیەتی حکومڕانی هین یاخود تەنانەت لەوانێ بڕوایان پێ نەبێت ئەو کەسێک کە باسی شێوەیەکی زۆر باسی ماڵی کردا بۆی ڕای زۆرینەی ئەمریکیەکان بۆ خۆیان ڕابکێشن لە ڕاستیدا ئەگەر بتێ سەرنجی ئەو کەسانە ڕابکێشی کە خۆیان یەکلا نەکردوێتەوە دیبەیتەکەش بۆ ئەمە بەڕێوە دەچێت دەبێ دڵ و عەقڵی ئەو کەسانە بەدەستبێنیت لە چەند بابەتێکی جیاواز یەکێک لەوان بابەتی لەباربردنی منداڵ بوو بڕوام وایە کاماڵا هاریس بە ڕاشکاوانە و ڕاستەوخۆ قسەی لەگەڵ خەڵکی کرد نەک ئەو کەسانی کە گرنگی بە بژاردەکانی بەرامبەریان دەدەن و هەروە قسەی لەگەڵ ئەو کەسانەش کرد کە مافیان خوراوە گوتی ئەمە تایبەتە بە ئازادی بڕواشم وایە کارێکی زۆر باشی کرد هەرگیز لەو خەیاڵەدانە بووم بەم شێوەیە وەڵام بداتەوە دۆناڵد ترامپیش ئەو گەردەلوولە لە ئاگر کە لە قسەکردنی بەدەرکەوت لەوانەیە لەگەڵ خەڵک بە باشی وەربگیرێت من وەکو پارێزگارێک بە شێوەیەکی جیاواز قبوڵم کرد لەوانەیە بگەڕێمەوە سەرەوەش بۆچی باوەڕ بە قسانە دەکەم بۆچی باوەڕ ناکەم یاخود بۆچی حکومڕانی گرنگە یاخود سەروەری یاسا لە بۆچی گرنگە لەوانەیە باسی بابەتی کۆچبەرانم کرد بە کە زیاتر گرنگە ئەمەش بابەتێکی زۆر گرنگە لە ئەمریکا لەوانەیە زیاتر گرنگیم بۆ بابەتە دەدا بۆچی کە کۆچبەری نایاسایی گرنگە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێشەیە بکەین بامان شێوەش هاوکارم لێرە لە قسەکانی با بڵێن کە ئاراستەی 105 ئەمریکا کردبوو کە خۆیان یەکلان نەکردوەوە دەنگ بەکوێ بدەن
ئەم کێبڕکەیە باوڵین ئەگەر 50 بە 50 بێت هاوشێوەی داواموویەک باریک هەر کەسێک 100 دەنگەکان بەدەنگ لەو 150 لە هەڵبژاردن براوە دەبێت بڕواشم وایە ئەمە کارێکی باشتر بۆ لەلایەن کامەڵا هاریس بەراورد بە دۆناڵد ترامپ ئەگەر سەیری ئەوە بکەین ئەو کەسانی خۆیان یەکلا نەکردوێتەوە ئێستا ڕاکێشراونە ناو بۆشاییەک لە بێوەفایی هەردوو پارتەکە. بەڵێ بەڕێز جۆن و ناکۆچی سەرەکی دیموکرات و کۆماریەکان لەسەر چییە؟ هەر وەک دەزانی پێشتر پارێزگاران و ئەوان با بڵێن ئەو پارتە بوون کە گرنگیان بۆ دەدات خەڵک خۆیان بڕیار لەسەر ژیانی خۆیان بدەن حکوومەت دەستکاری و دەستوەردان لە ژیانی و خەڵکە نەکات لە هەمان کاتیش نوکتە کۆنەکەەوە بوو کۆماریەکان دەیانوێ ژووری خەوتن کۆنتترۆل بکەن بەڵام دیموکراتەکان دەیانوێ ژووری کۆبوونەوەکان کۆنتترۆل بکەن گرنگی بە سیاسەتەکان بدەن کە بۆ حکومڕانی گرنگە دڵنیان نیم بەم شێوەیە بە سادەی مابێت تەنیا قسەیە دەکەم ئەو شتانەی کە بەڕاستی من باوەڕم پێ هەیە بڕوام وایە دیموکراتەکان ئەوان دەڵێن تۆ کاری خۆت تایبەتە بە خۆت هەر وەک حاکم واڵز گوتی کە کاندیدە لەگەڵ کەمەڵا هاریس گوتی خەڵک مافی خۆیەتی چۆن بڕیار لەبارەی ژیانی خۆی بدات بەڵام ئەگەر پیاو بۆی هەبێت داوای لەباربوونی منداڵ بکات تۆش دەتوانی لە با بڵێن شوێنی قاوە خواردنەوەی ستاربکس داوای لەباربوونی منداڵ بکەیت دەبێت ڕێگە بدەین ئافرەت ئەو بڕیارە بدات دەڵێت ئێمە گۆڕانی کەش و هەوا دەڵێن ڕاست نییە کۆماریەکان دەڵێن ڕاست نییە پێشتر بە کۆماریەکان دەگوترا بەشێکیان کە گرنگی بە ژینگە دەدەن دەڵێت من لە کێڵگەیەک پەروەردەکرام ماڵەکەم پڕ بوو لە چەندین زۆری تفەنگ و تاپڕ بەڵام کەسێک تفەنگی لە زۆری ئەیکەی 47 دروست نەکرد بۆی باڵین مامزێک ڕاو بکات ئێستا مافی چەک هەیە بەڵام بە هەمان شێوەش دەبێت ئاگادار بین چۆن ئەو مافە بەکاربێن ناتوانی بە ئاگر سەردانی شوێنە کێکە پڕی خەڵکە بۆ نمونەوە ئەو شێوەی شانۆیەک دەمێ ئەمەش بڵێم هەروەک بەڕێسپۆتەر قسەی کرد من هاوڕام لەبارەی هەستیاری ئەو دیبیتە وەک دیموکراتێک من کە دیموکرات بوومە بۆ سێ کۆنگرسمان قسەم کردووە و کاریشم بۆیان کردووە من دەنگم بە کۆماریەکان داوە لە ئەنجومەنی پیران دەنگم بۆ نمونە سیناتۆر فرسک داوە مایلز ساندەرێک بۆ لەو کەسانی دەنگم پێیان داوە پێشتر پارتێکی کۆماری پارێزگارمان هەبوو کە سەردەمیانە بوو بەڵام ئەو کەسانە ئێستا ناتوانن دەربچن ئەگەر خۆیان بۆ سەرۆکاتی کاندید بکەن چونکە ئێستا بەڕای من پارتەکە و زۆرینەی کەسانی ناویدان سلماندیانە بەڕێز پۆتەر نیگرانێکی زۆر لە بەشێک لە کۆماریەکان و سەرکردەکانی ڕابردووی کۆماریەکان و بەرامبەر دۆناڵد ترامپ هەیە دەڵێن ئەگەرەتانەوێ سیاست و دیموکراسی ئەمریکا نەکەوێتە ژێر پرسیارە و دەنگ بە دۆناڵد ترامپ مەیەن ئەمە بۆ بەرامبەر ترامپەکری ئەوترێ لەلایەن لە بەشێک کۆماریەکانەوە. من نازانم با بڵێن لەگەڵەوە هاوڕانیم هەموو هەڵبژارنێک کە بەشداریم تێدا کرد کاتێک لە سوپا هاتمە دەرەوە لە 1990 لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێک لەگەڵ یەکێکلاوان دێن کوێڵ کارمان کرد گوتیان ئەمە گرنگترین هەڵبژارنە لە ژیانیاندا کاتێک کۆنگرێس لایەن کۆماریەکان کۆنتترۆل کرد لە 1994 بوونە زۆرینە گوتمان ئەمە گرنگترین هەڵبژارنە لە ژیانە کاتێک جۆرج دەبلیو بوش گوتمان ئەمە گرنگترین هەڵبژارنە بەڕاک ئۆباما بە هەمان شێوە گوتمان گرنگترین هەڵبژارنە هەموو ساڵێک و هەموو
هەموو هەڵبژارنێک هەمان قسەمان گوێویست دەبێتەوە لە دیبەیتەکانیش پێشبینی کۆتایی جیهان ناکەین لەو هەڵبژارنانە ڕوو بدەن 445 ئەندامی کۆنگرێسمان هەیە و 100 سیناتۆرمان هەیە باراک ئۆباما جۆرج دەبلیو هەمووان زۆرینیان بەدەستێنە لە کۆنگرێس دۆناڵد ترامپیش بە هەمان شێوە بابەتەکە وێ ناتوانین بەرەنگاری ئەگەر نتوانین بەرەنگاری دیموکراتەکان بین لەناو خۆمان شەڕ دەکەین ئەگەر کۆماریەکانی شتیان پێ نەکرێت بابەتەکە دووبارە دەبێتەوە لەناو دیموکراتەکان ئەگەر بە نووسینی قەڵەمێکیش بێت لەلایەنە کەسانەی کە یاسای ئەم وڵاتەدا دەڕێژن ئەم شتە هەرگیز ڕوو نادات بە تایبەتی لە دەسەڵات و ئیدارەی سەرۆکی داهاتوو لە ئایندەیەکی نزیکدا ئەمە زۆرێکە لە لێدوانێکی تونند و تیژ کە زۆر گوێویستی دەبین لە هەمان لایەن گوێویستی دەبین لە کۆماریەکان و لە دیموکراتەکانیش ئەم شتە هەیە بڕام وایە ئەو خەڵکانە ئەو کەسانی کە ئازادی تاکیان دەوێت بۆ ئەوانەی کە ئەو ئاڵایە بەرز دەکەنەوە نیازیانەیە دەنگ بە کۆماریەکان بدەن دەیانێت کەسانی سەربەخۆ بن کاتێک دەڕۆین ناوچە بچووکەکان خەڵک زیاتر گرنگی بە یەکدی دەدەن بە دراوسێکانیان دەدەن سپاس بۆ میوانەکانم بەڕێز جێفری پۆتەر سەرۆکی جێبەجێکاری تەکنۆلۆژیای پۆتەر هەروەها بەڕێز جۆن وود ڕاوێژکار لە ناشویل لەگەڵمدا بوون سپاس بۆ کاتەی بێمەتاندا سپاس بۆ بنێرانی کوردستان سوچوار کە لە ماوەی 3 کات ژمێری ڕۆماڵی کوردستان سوچوار بۆ دیبەیتی کاندیدانی سەرۆکایەتی ئەمریکا بینەرمان بوو بەخواتان